لە ئێسادا جگە لەو بەنزینەی لە عێراقەوە دێت بەرهەمی ناوخۆی بەنزین کە لە پاڵاوگەی کارە پاڵێورێ 950,000 لیتر بەرمیلی ڕۆژانەیە. ئەمە لە بری ئەوەی وەکوەوەی عێراق لە گەرمیانەوە بۆ زاخۆ بە عەدالەت دابەش کرێ ئەدرێ بە هەر دوو کۆمپانیا تەحەکومی پێوەکەن لە بازاڕە. یعنی ئەگەر قەرار بێ ئەم بەنزینەی حکومەتی هەرێم بێکەی حکومەتی هەرێمە بە دڵنیاییەوە ئەبێ بەسەر هەموو خەڵکی کوردستان دابەش کرێ. یەک ساڵە من داواکەم ئامادەنین لترێ بدەنە پارێزگای سلێمانی، هەرچەنە چۆمانی شوەری نەگرتو، عنی هەر پارێزگای سلێمانی نییە، قەزاکانی دەوروبەری دۆک دوو کۆمپانیا تەحەکومی پێوەکەن. ئەمڕۆ تەنێک گازوایل بووە بە 575 دلار. گازوایل تا ڕادەیەکی زۆر بەرهەمی ناوخۆیە، چ پاڵاوگەی لاناسە چ پاڵاوگەی کارە، ئەبێ حکوومەت سنوورێ بۆ ئەمەدانێ بەوەی کە ئەمانە منتوجی ناوخۆن ڕۆژێ 600 دلار ڕۆژێ 675. هەموو ئەمە بووە بەهۆی گرانبوونی تا ڕادەیەک ئەمپێری مۆلیدەکان کە بارگرانی لەسەر خەڵک دروست کردووە. بە یادا شتێک داوامان کردووە زەبتی سەعری گازوایل بکرێت، چکە ناڕاستە و خۆ گازوایل وەک نەوت ڕەبتی بە هاوڵاتیانەوە هەیە. ئێستا بەرهەمی غاز ڕۆژانە 50 تەنکەرە، نزیکەی 1050 تەنەکە 50 تەنکەرەکە، 10 تەنکەر بۆ دووەکە ڕوا، 15 تەنکەر بۆ هەولێرە، بینی 14 بۆ 15 بۆ سلێمانیە، ناگاتە 15 دقیق، بەڵام 14 بۆ 15 بۆ سلێمانی. هەندێک جار لەو هەر سیارێک 1600 بتڵەگرێت، نزیکەی 1000 بتڵی تەوزیعکرێت. بۆ هەولێر هەموو ڕۆژێ 24990 بتڵی غاز ئەبێ بگاتە هاوڵاتی. بۆ سلێمانی ئەبێ 24000 بتڵ بگا، بۆ دووەک ئەبێ 16600 بتڵ بگا. واتە چلی بۆ هاوڵاتیە دەی بە بازرگانی ئەفرۆشتێ. کێشەکە ئەوەیە ئەم چلەی هاوڵاتی وەک خۆی ناکە. سلێمانی 24000 بتڵ ڕۆژانە ناگاتە هاوڵاتی. بەشێکی ئەمە بە گەندەڵی، بە توجاری، بە بردن، بە شوێنی بزنس. ئەمە پێشتر لە دووەکیشە بووە.